بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەگرافی دینەوە دیداریەوەی عزیز و خۆشەویست کەسایەتی دیاری کوردستان و پزیشکی ڕاوێژکاری هەناوی دکتۆر فواد ئەحمەد بابان ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافی دەبێت. دکتۆر فواد یەکێکە لە پزیشکە دیارەکانی کوردستان و دەیان ساڵە سەرقاڵی خزمەتکردنە لە بواری پزیشکی بە کوردستان و بە نیشتیمانەکەی خۆی. ساڵانێکی زۆر وەکو سیاسەتمەدار خزمەتی کردووە و ساڵانێک ئەندامی پەرلەمانی کوردستان بووە و هەر لە سەرەتای لاوێتیەوە چۆتە بواری سیاسەت و چەندین جار تووشی گرتن و بەندکردن بۆتەوە و قوربانی زۆری لە پێناوی نیشتیمانەکەی خۆیدا داوە. کوڕی خانەوادەیەکی دیار و دێرینی کوردستانە و ساڵانێکی زۆرە خزمەت دەکا و ئەزمموی گەورە هەیە. لەم هەفتەیە هەوڵ دەدەین باس لە ئەزمونەکانی دکتۆر فواد ئەحمەد بابان بکەین، چیرۆکی وێنەکانی ئەو بگێڕینەوە لەگەڵمان نابن. دکتۆر جانم کاتت باش. زۆر زۆر سپاس، خۆشحاڵ بووین ببینینت، چاومان ڕوو بوو. زۆر دەمێکە بەڕاستی بەنیازی ئەم دیدارەین، بەڵام بەهۆی بەداخۆبووی کۆچی دوای کاک حکمەتی برات و ئەوانەوە دواکەوت چاومان ڕوو بوو. تەندروستی چۆن ئێستا دکتۆر؟ وەڵا باشن الحەمدولله، ئیشەڵڵا باشە بیت. ڕۆژانە ئێستا زیاتر سەرقاڵی چیت؟ دەوامەکەم لە خەستەخانەی هەرێم بەیانیان و ئێوارانیش بەتاڵم بۆ مناسباتی کۆمەڵایەتی. ئێستا عیادۆشتن نەماوە؟ بەڵێ نەماوە، واز لێ هێناوە. بۆچی دکتۆر عیادەکەی خۆتت داخست؟ وەڵاهی تر عیادەکەم بە عەمەل نەما بوو، تر ساحب خانوەکە ژیانیز بیگۆڕن دایان بە کافیتاریایەکە، تر منیش خۆم زۆر ڕەغبەتم لە عیادە نەما. ڕاستە ساڵانێکی زۆر عیادەتە بوو. دەستەکانت خۆش بێ دکتۆر، بە هیوای تەمەندرێژی و تەندروستی باش بۆ جەنابە دەرسەکەوتوبی. زۆر سپاس. من پێم خۆشە لە بنەماڵی ئێوە دەست پێ بکەین، لە خانەوادەی ئێوە. دیارە ئێوە بنەماڵی بابانیان خانەوادەی بابان، بەڵام تۆ لە هەڵەبجە لە دایک بوویت لە 1940. ینی باو باپیرانی تۆ باوکت و باپیرت و باپیرە گەورەش پێما بێ هەر لە 1970ەکانەوە هەر لە هەڵەبجە چوونەتە هەڵەبجە. چیرۆکی خانەوادەی ئێوە وەکو بابان وەکو چونتان بۆ هەڵەبجە؟ وەڵاهی من نازانم چیرۆکمان لەکەیەوەیە، بەڵام لە زۆر کۆنەوە لە زمانی ئەو ڕەحمان بەگی بابانەوە کە قایمقام بۆ لەوێ ئێمە لە هەڵەبجەین. ئیتر باپیرە گەورەشمان هەر لە هەڵەبجە بووە. ئەو خانووی کە تیاژیاوین باپیرە گەورەمان دروستی کردووە. باوکت ئەحمەد بەجی حەمەد بەج عەبدوڵابەک هیچێک بوو لە پیاوە دیارەکانی هەڵەبجە و لەو ساڵانە لەوێ کار و کاسبی خۆی کردو و پیاوێکی و کەسایەتێکی دیار بووە. بەڵام باسی ئەو کە باوکت لە خوێندنگەی یا با بڵێن لە خوێندنگەی ڕۆژدی عەسکەری پێما بێ خوێنوێتی. بەڵێ لە تا سنفی چواری خوێندووە لە ڕۆژدیە. یانی ئەو کاتەمانە لە هەڵەبجە بووە، هاتوتە سلێمانی بۆ خوێندن. کار و کاسبی چی بوو باوکت لە هەڵەبجە؟ باوکم عەقدی دەلێنیە کردینی زراعەت، ئاوی دەلێن لە حکوومەت عەقدیە کرد. چەند ساڵێک خەریکی ئەو ئیشە بوو، دوایی وەکالەتی نەوتی لە شەریکەی نەوتی عێراق وەرگرت، ئیتر خەریکی ئەوە بوو. زۆر ڕاستە. دیارە باوکت بەوەی کە هەم خۆی حەزی لە خوێندن بوو چۆتە قوتابخانەی ڕۆژدیە لەو ساڵانە و هەم خوێندنی ئێوەش وەکو مناڵەکان لەو سەردەمە مەکتەب بوو، زۆر ڕۆژی خوێنەواری بووە خوێندن تەواو بکەین. بەڕاستی ینی ئەو حەستێ کرد ئەو حەزەکەم لە دایرەیەکا بن کە لێپرسراو بن، نەک ئەمرتان بەسەرا بکرێ. ڕاستە جوان. هەمووتان قوتابخانەتان تاواگرێەوە. چەند خوشک و برا بوون؟ ئێمە 4 برا و لەگەڵ 2 خوشک بووین. خوشکەکانم هەردووچیان ئەمری خۆیان کردووە، 3 براشم ئەمری خۆیان کردووە. ڕۆحیان شاد هەر من ماومەتەوە بڵێن. جەنابەت تەمەندرێژ بی و ڕۆحیەوانی شاد بێ. ئەمە وێنەیەکی جەنابی باوکتە دیارەچرەکانی مشکیەکی وجلەکانی ئەو ساڵانەی هەڵەبجەیە. بەڵێ قەت بینیوتە باوکت بە کەواوسەڵتەوە پێش ئەم ستایلی جلوبەرگە؟ کەواوسەڵتەیان لە چلەکانە کەواوسەڵتە هەبوو. کەواوسەڵتە دوایی ئەم ستایلە زیاتر. دوایی ئەم ستایلە لە هەڵەبجە باو بوو. بە تایبەتی ستایلی مشکی و بەستنی مشکی بۆ شێوەیە زۆر لای هەڵەبجەیەکە. باوکت لەو سەردەما سەرایەکی هەبوو لەسەر کە ئینگلیزەکان دێنە هەڵەبجە
پێما بێ سەراکەیاوە بەڵێ بە ئینگلیزەکان و پارە معاشیان ناوە کریان ناوە کری باوکە قەرزار بوون بەڵێ قەرزار بوون هیچ چەند مانگێک دوایی لە فرسەتێکە یەکێک لە مەسئولەکانی ئینگلیز لەگەڵ وەرگێڕێکە یانە سلێمانی باوکیشم بە فرسەتە زانێ ئەچێ بۆ لایەن لە ڕێی وەرگێڕەکەەوە پیانەڵێ ئەڵێ ئەوە ئەو سەرایەمان ناوە بە حکوومەت و پارەتان ناوە ئەویشەڵێ وەڵی ئەحمە بەگەوە هەموو پارەکە لای مەلیک فەیسەڵە لای ئێمە نییە دەستەکا بە پێکەنین و باوشەکە بە باوکمە و ئەڵێ شەرت بێکە ڕۆشتمەوە پارەکە بۆ بنێرن فعلەن کە ڕۆشتەوە بۆ سلێمانی پارەکەی بۆ نردووە لای مەلیک فەیسەڵە بەس کلیلەکە لای ئەوە لای ئێوەیە ڕاست دەستەکانی خۆش بۆ ڕۆحی باوکی شاد بێ ئەمەش وێنەیەکی دایکتە فاتمە خان فاتمە عەلی ئەوانە چ بنە ماڵەیەک بوون ماڵی حاجی مەلا عەلی بەڵێ حاجی مەلا عەلی وەختی خۆی سەرکاری حامی بەک بووە ماوەیەکی دوور و درێژ پیاوێکی ناسراوی شاری هەڵەبجە بووە و سەرپەرشتی کاروباری زراعەتی حامی بەگی کردووە زۆر ڕاستە دیارە باوکیشت و باپیریشت هەم ینی زۆر حەزیان بە خوێنەواری کردووە زۆر هاوڕێی ڕۆشنبیر و خوێنەوارەکانی ئەو ساڵانە بوون ینی مەولەوی شاعیر پێما بێ ڕۆژێک ڕێککەوتێتە ماڵی باپیرت چۆتە ماڵی باپیرم لە سەردانێکە کاچێ بۆ بیارە ڕۆژێک لە هەڵەبجە بێنێتەوە لە ماڵی باپیرم ماڵی باوکی دایکم سوتفا یەکێک لە کەوشەکانی ئەگۆڕێ لەگەڵ کەوشی ماڵی باپیرمە ئیتر دوایی پێزان و هەڵیەگرن بۆ مفەرق ئەڵێن زۆر کەس کە نەخۆش کەوتۆ و مناڵێکیان بۆ ئەمانە هاتوون کەوشەکان بردووە بۆ عیلاج لە ڕۆینەکەی ینی ئەوە گەروالێکی بینەوە خەڵک چەند ڕێزی مەولەوییان گرتووە خوێنەوار و شاعیر و پیاوێکی دیاری ئەو سەردەما چەند ڕێز و احترامی لەناو مانای ئەوەی زۆر خۆشەویست بەڵێکی دەستەکان خۆش بێم ئەمە وێنەیەکی حکمەتی براتە بەڵێ بەداخەوە ئەم ساڵ کۆچی دوای کرد ڕۆحی شاد بێ براکانی ترت کاک سەلاح و کاک مەحموود بابان بەڵێ من یەک دوو وێنم لەلایە دکتۆر ئەمە وێنەیەکی ساڵانی کۆنی هەڵەبجەیە مناسبەتێکی هەڵەبجە بووە لە ساڵی 1950 تا گیراوە دانیشتنێک بووە لە کەسایەتەکانی هەڵەبجە ئامادە بوون بەتەشی دیارە ئەم وێنانەی هەڵەبجە زۆرەکە بە تایبەتی لە 40-50کان کە ئەوە کۆبوونەوەی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری ئەوانە کراوە خەڵکێکی زۆر ئامادە بوون ینی بە تەمەنەکانیش لەو کۆڕ و کۆبوونەوانە ئامادە بوون دکتۆر تۆ هەر لە هەڵەبجە چوتە قوتابخانە بەڵێ ئەو قوتابخانەی هەڵەبجە یەکەمخانەی دووهەمی سەرەتایی بوو مەشهور بوو بە قوتابخانەی پەڕۆ ئەوێنێکی توێ لە پۆلی دوی سەرەتایی لە قوتابخانەی پەڕۆیە پێما بێەوە یەکەمین وێنە بێیان کە ما بێ لە ژیانی تۆیە ئەوە یەکەمین وێنەمانە ئەو مامۆستایانت لەبیرە کازمە فەنیە ئەمە مامۆستا حەمەلاوە ئەمە فەرەجە فەنیە ئەمری خوای کردووە ئەمە مامۆستا حەمە عەلیە ئەوەش ئەمری خوای کردووە ئەوەش وەڵسە فەنیە ئەو سێ خوێندکارەی کە لە پێشەوە دانیشتوون لای مامۆستاکەەوە دەستی ڕاست ئەوەی ناوەڕاستیان جەنابتی بەڵێ ئەوەی وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی بەزمە سێری پشتی وێنەکەم کرد ینی نای هەموو مامۆستاکان فەرەجە فەنی کازمە فەنی حەمەلا فەنی ینی ئەڵێ لەو سەردەمە بە مامۆستایان تو ئەفەنی بەڵێ وا بووە وا بابوو وێنەیەکی جوانە بەڕاستی هەموو ئیبتیدایی سەرەتایی لەوێ تاو بەڵێ لەگەڵ متەوەستەشم لێ تاو کرد ناوەندیش لە هەڵەبجە تەواو کرد بەڵێ بۆچی لە دواناوەندی بۆ کەرکوو بەڵێ بۆچی چی بۆ کەرکووک بۆ نەهاتی بۆ سلێمانی حکمەتی برام تازە تەعین بوو وەکو زابط لە کولی عەسکەری ماڵی هێنا بۆ کەرکووک تر چووم لە ماڵی ئەوان دانیشتم ماڵی کاک حکمەت لە کەرکووک بوون بەڵێ دواناوەندیت لە کەرکووک تاو دیارە کاتانە دواناوەندی 5 ساڵ تا پۆلی 5 ئەمە وێنەیەکی توێ سەیرانێکە ساڵی 57 چوون بۆ گۆبتەپە لە کەرکووکەوە تەلەبەکانی کوردی سانەوی بوو ئەوە عەلی عەسکەریە ئەوە ئەفراسیایی مەجیبەکە ئەوە منم ئەوە جەبارە ئەمە تەهایە هاوڕێتیتان چۆن بوو لەگەڵ کاک عەلی عەسکەری وەڵا زۆر نزیک بووین لێەوە
ئەوش لەوێ خوێندە و بەڵێ ئەو ساڵانە ساڵە تەلەبە بوو لەگەڵ تا چۆن ئێمە. بێکەوە بوون وەڵا سنفی 4 و 5 بەیەکەوە بووین. ئیتر دوای ئەو دوای ئەو ئیتر من چوون بۆ کولیە ئەویش 58 بەسەر هات بوو بە مەسئولی حیزبی و چوە حیزب و نەشاتی زۆری لە هەبوو. یەک دوورکەوتنەوە دوور کەوتینەوە بەڵام ئەم بینی بە بەردەوام. زۆر ڕاست ئەمە شەروێنەیەکی تری ئەو ساڵانەیە 1950 لە کەرکووک ئەو کاتە لە دواناوەندی بەڵێ بوویت. لە دواناوەندی بنەوە عالی عسکەریە وەش تەهایە ئەمە عەبجەبارە ئەمە جەبارە وێنەیەکی زۆر جوانی یادەوەرێکی جوانی ئەو ساڵانەی بەڵێ کەرکووکە ساڵی 57 ڕاستە لە کەرکووک ڕاهاتی لە ماڵی کاک حکمەت. بەڵێ بەڵێ 2 ساڵ لەوێ بوویت. بەڵێ لە پۆلی 6 دکتۆر چەندت هێنا و چوویتە کولیەی؟ 76 هێنا چوومە کولیە ئیتر 78 ئەچوو بۆ بێعسا ئەو زەمانە، یعنی ئەگەر 78 بێنە یان ناریتە دەروی عێراق بۆ دەرەوەی عێراق بۆ بێعسا. بەڵێ جەناب 76 هێنا و لە کۆلێژی پزیشکی لە زانکۆی بەغدا وەرگیرای. خۆت حەزت لێ بوو؟ وەڵا خۆم حەزم لێ بوو لە ڕاستیە بە ئارەزوو بوو بۆی شوێ تەقدیمیەکەی ئەو ئانە من ئەوراقم تەقدیم کرد بۆ کولیە طوبی بەغا لەگەڵ هەندەسە ئیتر طوبیەکە پێشەوە کرایە و مقابلە کرامتر چووم ئەوێ. زۆر ڕاستە لە کەرکووکەوە خۆت بە تەنیا چوویتە بەغدا؟ بەڵێ لەوێش 5 ساڵ یان 6 ساڵ لە کولیەوی لەوێ لەکوێ ئەمایتەوە؟ وەڵا فترەیەکی زۆر لە داخلی بووم دوایی لە داخلی زۆر تەنیان پێ هەڵەچنین هەموو شوەیەکە هاتنە سەرمان بۆ ئەمن و ئەمانە بۆ محاسبە. ئیتر داخلیم بەجێهێشت چوم خانوم گرتە بوو لە عێوازیە. ڕاست لەو ساڵانی کە لە کولیە بوویت 2 جار گیراویت. بەڵێ ئەمێ پرسیارەکانی لێوە بکەم تۆ لەکەی و تێکەڵاوی سیاست بوویت و چوویتە بواری سیاسیەوە؟ تێکەڵاوی لە کەرکووک؟ بەڵێ لە کەرکووکەوە چوویتە یەکێتی قوتابیان؟ لە یەکێتی قوتابیان بووم دوایی لە ساڵی 60ەکانە لە ئەندامی سکرتاریەتی یەکێتی قوتابیان بووم چەند جەلسەیەک تا تقریبن تا ساڵی 64. بەڵێ ئەو ساڵانش کە لە بەغدابی بەردەوام بووی لە چالاکی؟ بەڵێ 2 جار گیراوە. گیرایك لە کولیە لەکوێ گیرایت؟ لە ئەمنی عامە بووم لە 61 دوایی نەقل کراین بۆ مووقفی عام لە بەغا تقریبن 5-6 مانگ ماینەوە دوایی تەقدیمی دراین بە محکەمە لە محکەمە ئیفراج کراین. شاتیتەوە دیسان بەو حاڵە و کولیەتان دەوامم کردەوە اینجا ساڵی 63 دووبارە گیرام لە زمانی باسە تقریبن ئەویش 6 مانگێکمامەوە. ئیتر تەعزیبێکی زۆر و هەزێدانێکی زۆر و فەلاقە و ناڕەحەتێکی زۆرماندی لە حەبسخانە. ئەمە وێنێکی توێە لە بەندیخانە؟ لە ساڵی 65 گیرام ئەمە لە کولی احتیاط بووم بەڵێ کە بەدرەدێن عەلی کوژرا لە بەغا دەستیان کرد حەملەیەکی گرتنی خەڵکی کوردیان دەست پێ کرد لە بەغا. تر بەیانیەک ئەمن هاتن لە کولی احتیاط منیان کرد. تر دوای نردمیان بۆ معسکەر ڕەشی کە چوون بۆ ڕقەمیەک ئەم برادەرانە لەوێ بوون ئەمانە دوانیان کورد و نەمەش زابتێکی عەرەب بوون. بەڵێ ئەم وێنێش هەر وێنەیەکی ترە لە بەندیخانە لە عینی هینە لە ڕقەمیەکە ئەمەش ئەو کاتە لە کولی احتیاط بووی؟ بەڵێ لە کولی احتیاط بوون کە گیرە. چۆن بەربووی ڕۆلی جنابی مامجەلات چی بوو لەوەی کە ڕۆژێک بەبێەوەی ئاگام لێبێ هاتن داوایان کردم وتیان ئەنێرین بۆ ئەمنی عامە. بەڵێ ئیتر چوون بۆ ئەمنی عامە ئێوارەیە پاش 2-3 ڕۆژ ئەمنێک هادوتی سەید المدیر العامیری دەک مدیری ئەمنی عام مدیری ئەمنی عامی بەغا ئەوێ بتبینێ. ئیتر کە چوون بۆیە تەماشاکە مامجەلال دانیشتووە وتی ئەوە هاتوون بۆ تۆ بەربەم. ئیتر ماوەیەک دانیشتم و ئەمانەت ئەمری کرد بەرەڵایان کردم و ئەو عانە ڕەفیق پشتدەریش بوو بە کەفیلم. لەوێ بوو. هاوڕێستان لەگەڵ جەنابی مامجەلال لەکێوە دەستی پێ؟ لە ساڵی 58ەوە. 58 هەر لە سیاسەتەوە یان؟ بەڵێ هەر لە ڕێی سیاسەتەوە. لە ڕێی سیاسەتەوە. دەستەکان خۆش بێ ڕۆحی ئەوی شاد بێ. ئەمە وێنەیەکی تۆیە لە میرانیە ساڵی کۆلێژی پزیشکی لە کولی لە بەغان لە کولیە بووین ئەو لە کولی تەربیە بوو منیش لە کولی طوبیە بووم زۆر ڕەفیق بوون. ئێستاش هەر ڕەفیقایەتیمان هەیە ماوە لە سلێمانی دانیشی. بەڵێ
تەمەنی درێژ و ڕێز و خۆشەویستیمان بۆ هەیە. ئەمە شەروێنەیەکی ئەو ساڵانێ بەڵێ کۆلێژی دوو پزیشکی بوویت. برادەری کولیەی تۆبیەن مستەفا سەلیمە، ئەمەش لەگەڵ یا دکتۆر دلێر عەزیزەوە لە لەندەنە، هەردووکیان لە لەندەنن ئێستا. ڕاستە وێنەیەکی زۆر جوانە. دکتۆر تۆ لە دوایەوەی کە لە کۆلێژ تەخەڕوجەکەی با بڵێن بەشی هەناویت هەڵبژاردووە، تۆ دکتۆرێکی ئێستا پزیشکی ڕاوێژکاری هەناویت، ینی هیچ بەتابەتی لەو سەرەتایانی کولیەوە تووشی کێشە و گرفت نابووی لە بینینی خوێن و نەشتەرگەری و ئەو شتانی کە وەڵاهی ئەتیادیە ڕۆژانە ئەتیادیە ئەوڵجار ئینسان ناخۆشە تا ئەوڵجار تا ڕایت، بەڵام کە ڕای دەبێ بە شتێکی ئەتیادی ئینفعال ناکا زۆر ئینسان. یەکەم دامەزراندن لەکوێ بوو؟ دوایی لە حەلە بوو، حەلە وەکو دکتۆری خولاو ساڵێک لەوێ بووم، تر ساڵێکی زۆر پڕ نەشاط و ئیشکردنی بەردەوام و 24 ساعت خەفەر بووین تەبێعی، 2 هەفتە جارێک دابەزین بۆ بەغا. نەهاتیتەوە بۆ هەڵەبجە؟ وەڵڵا نەهاتم، من لە ماڵی باوکم لە هەڵەبجە بوون. من ئەمە وێنێکی ئەو ساڵانەیە کە پزیشک سەرەتای کاری پزیشکی لە حەلەیە کۆبوونەوەیەکی حەفلەیەکە بۆ تەلەبەکان. ئەمە شێکێکە لە نەخۆشخانەکان دیارە؟ بەڵێ ئەمەش هەر حەفلەیەکە لەو ئەوە چیە لەگەڵ تا دکتۆر؟ ئەمە دکتۆرەیەکە کووردە. بەڵێ ئەمە ژوێنەیە کە دیارە مناسبەیەکە هەرو کاتانەیە کە سەرەتای کاری پزیشکی ئەو حەفلەیە من کەلیمەیەکم هەبوو. ئەم وێنەیە لەگەڵ کەسایەتیە کە دیارە بەرژی کەسایەتێکی میشخابە، سەید جوید محەنەی پێڵێن، کەسایەتێکی دیاری میشخاب بوو. ئەو ساڵانە لێ بوو من لە 1960ەوە تاوەکو نزیکی 70 لە میشخابیش دەیەکی زۆر گەورە بوو و ئینتاژێکی زۆری برنجیان هەبوو. ئیتر هەموو ساڵێک لەگەڵ خەڵکەکە تێکەڵ بوو. بەڵێ زۆر تێکەڵایم لەگەڵ خەڵکە هەبوو. زۆر ڕاستە. ئەمە وێنەیەکی ساڵی 1960 لە نەخۆشخانەی حەلە بەجلی کە مقیم بووم. بەڵێ ئەو کاتە مقیم بووی چێ لەوانە لەگەڵت؟ وەڵاوە دکتۆرەکان و مزەمیدەکانی ئەو زەمانن. زۆر ڕاست. ئەمە ژوێنەیەکی کۆمەڵێک پزیشک و دکتۆرەکانی حەلە. بەڵێ هەر ئەو ساڵانە دکتۆر نایف حەسوونی و لەگەڵ دکتۆرە مامۆساکانی طبیە بوون. بەڵێ تا ساڵانێک لە حەلە بوویت و دواتر لە مشغا بووی؟ تا دوایی لە مشخا بووم. دوای هەفتە چوون بۆ بەغا بۆ دوبلۆم. بەڵێ ساڵێکیش لە بەغا خوێندم، هاتمەوە چوون بۆ کوفە، تاهێن بووم بە دکتۆری ئەخسایی باتنیە لە کوفە. دوای دیبلۆمەکە تێنێکیش بەڵێ فترەیەکیش لەوێ مدیری خەسەخانەی فراتە لەوسەد بووم تا ساڵی 75 کە چوون بۆ لەندەن. لە 75 دیارە تۆ فترەی دوای بەیاننامە 11 ئازارەوە لە 70 بۆ 75 هەر لە بەغا بوو؟ نەخێر لە هین بووم، 70 تا 75 لە حەلە بووم. لە حەلە بووی؟ عەفو لە نەجەف بووم. لە نەجەف بووم. دوای دیبلۆمەکە تێنا؟ بەڵێ دوای دیبلۆمەکەم هێنا نەقڵ کرام بۆ کوفە لە خەسەخانەی فراتە لەوسەد. پاش ماوەیەک بووم بە مدیری ئەوێ، مدیری خەسەخانە، تر تا چوون بۆ لەندەن هەر لەوێ بووم. زۆر ڕاست. تا 75 باسی بەغدامان کرد، پێم خۆشە دیارە وێنەیەکی مێژووی کۆنە کۆمەڵە کەسایەتی تایە. ئەمە عەلی عەزیز عەلیە، ئەمە کامیلی خەزوورمە، ئەمە باوکی دکتۆر سەفوەتە، ئەمە بەشیر موشیرە، ئەمە ئەحسان فوادە، ئەمەش تۆفیق بابانە. وێنەیەکی زۆر جوانە. بەڕاستی کۆمەڵە کەسایەتی ئەو ساڵانەیە نادی ئرتیقای کوردی گیراوە. بەڵێ کە لە بەغدا گیراوە. بەڵێ دەستەکان خۆش بێ دکتۆر، بۆچی لە 1975 بڕیاردا بچیتە لەندەن؟ ڕاستی ئیمتیحانی کولیەی پاشایەتی بەریتانیا کرایەوە لە بەغا. 80 تەلەبە ئیمتیحانمانە لە هەموو عێراقا، 20 تەلەبە دەرچوین، منێکێک بووم لەو 20 کەسەی کە دەرچوین. ئیتر ئەو 20 کەسە حکوومەتی عێراق و عانە عیزەت مستەفا وەزیری سەحە بوو، بریاریە هەمویان بنێرن بۆ تەواوکردنی بەشی دووهەمی MRCP لە لەندەن. زۆر ڕاست. ئیتر لەبەرەوە
تۆش سەفەری لەندەن کرد و سەفەری پێنج ساڵ لە کرد. لەندەن بوویت تا 4 ساڵ لە لەندەن 4 ساڵ لەوێ چیت خوێن لەوێ هەر باتنیمە خوێند هەناوی بەڵێ هەر هەناوی دکتۆرات هێنا بەڵێ دکتۆرامێنە لە لە ئەندامی بووم بە ئەندامی کولیەی پاشایەتی هەناوی بەریتانیا پاشایەتی هەناوی بەریتانیا بەڵێ. بەڵێ دەستەکان خۆش بێ لەو ساڵانە کە لە لەندەن بوویت ماڵ و مناڵش لەگەڵ بوو. بەڵێ بەڵێ ماڵم ژنە بەڵێ. جێنا بوو بەڵێ ئەوانیش لەگەڵ بوو بەڵێ. لەوێ. بەڵێ. زۆر مناڵەکانیش باشە. لە دوای گەڕانەوەت بۆ عێراق ناچیتەوە بۆ بەغدا ئەوانە یان یەیتەوە بۆ سلێمانی ئەم بۆ تاین کرام لە سلێمانی دە سلێمانی ئیتر نەچیتەوە بۆ بەغدا و بۆ نەجەف و ئەوان نەچوومەوەیتر هەر لە سلێمانی مامەوە تا ئەمڕۆ زۆر باشە کە هاتیتەوە لە شوێ دامەزای لە سلێمانی لە خەستەخانەی جمهوری دامەزرام خەستەخانەی جمهوری. فەرعی باتنیە لە بەشی هەناوی لە بەشی هەناوی لە باتنیە بەڵێ ڕاستە لەوێ بەردەوام بووی تا هەشتا هەموو هەشتاکان هەر لە خەستەخانەی جمهوری بوو خەستەخانەی جمهوری بووم کەی عیادەی خۆت کردەوە دکتۆر هەر لە هەشتا کردمەوە کە هاتیتەوە تر بەڵێ، یەکەم بەڵێ. جار عیادەی خۆت بەڵێ، دانا بەڵێ. عیادەکە لەکوێ بوو لە ئۆروزدی باک بوو هەر ئەو عیادی هەر یەکەم جارش لەوێ بوو لەوێ بووم بەڵێ. هەر لەوێ بووە تا داش خسەر تا دام خست لەوێ بوو هەر لەو شوێنە بووی بەڵێ، نەزگۆڕی نەچووم. بۆیە کە شوێنەکە نەماوەتە تااقەت نەبوو بچتە شوێنێکی تر دەستەکانە خۆش بێت ئەو ساڵانی کە لە خەستەخانەی جمهوری بیدیارە خزمەتیشی گەورەت پێشکەش کردووە پێما بێبی بە سەرۆشی بەشی هەناویش بەڵێ، لە بەڵێ. خەستەخانەی جمهوری هەتا دوای ڕاپەڕی من ئەو قۆناغا دواتر بێکەوە باسی لەکەین بەس بەڵێ. پێم خۆش هەندێک وێنم لەلایە کە هی کۆمەڵێک وێزگەی جیاوازی ژیانی تۆیە سەری هەندێک لە وێنانە بکەین ئەمە وێنەیەکی تۆیە لەگەڵ کۆمەڵێک لە کەسایەتی ئەمە- سیاسی دیارە جنابی مامجەلالیشتان لەگەڵ هەشتا لە ماڵی دکتۆر نەجمەدینین کە مامجەلال هاتبوو بۆ ئیتفاقی واشنگتۆن بکە لەگەڵ پارتی لە ئەمریکا بەڵێ ئیتر نەجمەدین داوەتی تقریبان هەفتا کەسی کردبوو لە شخصیاتی کوردی بەڵێ. ئەو زمانە کە لە ئەمریکا بوون ئەمە لە قاتی خوارەوەی ماڵی دکتۆر نەجمەدینە دانیشت بووین مامجەلال قسەیە کردو بۆ جێڕاینەوەش ئەسعەد خەیلانی ئەوە نەجمەدینە ئەمەش عومەر دزەییە بەڵێ جنابەت لەوێ بووی ئەو ساڵانە یان لەگەڵ ئەمان نەخێر من بۆ هین چوو بووم بۆ ئەو کۆبوونەوەیەک لە سەر ئینی کیمیاوی چوو بووم بۆ لەندەن چیمیایی بەڵێ. بەڵێ بەڵێ ئەو کاتە تۆ لە ئەمریکا بووی بەڵێ نەخێر لە سلێمانیەوە ڕۆشتم بۆ ئەوێ بەڵێ 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 یانی تۆ بە سوتفە لەو کاتەیە کە مامجلال لەوێ بوو بۆ منیش لەوێ مەسلەی بووم، بەڵێ، تۆش لەوێ بەڵێ. بوو لەوێ دانیشتن بەڵێ ئەمە وێنەیەکی تۆ کاک فاروقی مەلا مستەفایە بەڵێ دیارە وێنەکە کۆنی چوارە 94 بەڵێ ڕەفیقاییتان لەگەڵ کاک فاروق وەڵا ئێمە لە پێم وایە ساڵانێکی زۆرە، بەڵێ. بەڵێ زۆر کۆنەوە بەڵام لە پەنجاکان و دواتی لە شەستەکان بەڵێ. بەرەی سیاسی بیرکردنەوەی سیاسیتان جیاواز بوو. بەڵێ بەڵام هەر ڕەفیق بووین ئەوە تەسیری نەکردووە لە نەخێر هاوڕێتیەکەتە ڕێز و خۆشەویستی مام و کاک فاروقیش ئەمە وێنێکی تۆ خواردە خۆش شیروان ئەمە 98 کۆبوونەوەی کرا لە لۆس ئەنجلس لەوێ گرتومانە ئەمە کاک نەوشیروان و جەنابتی لەگەڵ لەگەڵ ئەردەڵانی ئەحمە هەردیە بەڵێ بەڵێ وێنەیەکی جوانە ڕۆحی شاد بێ ئەمە وێنەیەکی تۆیە و کۆمەڵی کەسایەتی مامۆستا جەمال عەبدوول و کۆمەڵی کەسایەتی ترە لەگەڵ کاک مەسعود لەگەڵ ڕێکخراوی ئەمە لە ژنەی ڕێکخراوی مافی مرۆڤی سلێمانین لەگەڵ کاک مەسعود ساڵی 92 کات بۆ سلێمانی سەردانتان کردە بەڵێ. لێرە بەڵێ ئەمە کاک جەمال عەبدوول دوای ڕاپەڕینە ئەمە. بەڵێ دوای ڕاپەڕینە ڕاپەڕینە. 92. وێنەیەکی جەنابتە لەگەڵ لەگەڵ کاک کۆسترەت و کۆسترەتە ئەمە ساڵی 2020 تازەیە لە ماڵی کاک کۆسترەتە بەڵێ بە هیوای تەندروستی باش بۆ حاکم شێخ لەتیف کاک کۆسترەت و خۆشەویستی مام و کاک حاکم ئەم وێنەیە کوێیە ئەمە ساڵی 98 کۆمەڵی ماڵی کەسایەتی دکتۆر بەرهەمە کاک دکتۆر کوێ ئەوە ئەمە ماڵی دکتۆر بەرهەمە ئەمریکایە ئەمریکای ئەمریکایە لە ئەمریکایە بەڵێ ئەمە دکتۆر عوسمان بابانە ئەمە نەجمەدینە ئەمە کاک جەمیلە ئەمە زاوەکەمانە دکتۆر ئاریە ئەوانە کاک عومەر شێخ موسە بەڵێ دەستەکانە خۆشوێنێکی جوان ئەمە ژوێنێکی جەنابتە لەگەڵ کەسایەتی خۆشەویست کاک جەلالی عومەری ساماغا وێنێکی جوانە بە هیوای تەندروستی باش بۆ کاک جەلال ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە وێنێکی جەنابت و دوو کەسایەتی خۆشەویست کاک تەها بابان و
کاک محەممەد کاک حەمەد من پێنجوێنیە بڵێ بەڵێ. وێنەیەکی زۆر جوانە. بەڵێ. هاوڕێتان لەگە کاک تەها بابان بۆ کێگەڕێتەوە؟ وەڵاهی لە کۆنەوە ئەوکو خزمەتی بێکەگەن وەکو بابان؟ بەڵێ خزمەتیشمان هەیە، ئیتر هەر لە کۆنەوە ناسیاییشمان هەبوو، برادریش بووین زیاتر لەوەی خزمەتی. بەداخەوەسە تەندروستی باش بەداخەوە تەندروستی باشی بۆ خوازیین بەڕاستی. ئەمە ژوێنێکی تۆیە هەر لەگەڵ کۆمەڵە کەسایەتی سیاسی باگ عەبدوڕەزاق شتان لەگەڵا. ئەمە کوێیە دکتۆر؟ ئەمە ماڵی لەتیف گلیە لە هەولێر. نەخۆش بوو چوین بۆ لای ئەوانە لەگەڵ ڕەزاق و لەگەڵ ئەکرەمی فەقێ مەحموود. زۆر ڕاست دەستەکان خۆش بێ. مەژە وێنەیەکی زۆر جوانی کۆمەڵە کەسایەتی شاری سلێمانیە ئەوەی کە من بینازم کاک فاروقی ملا مستەفایە و کاک شەوکەتی سەیدەلیە ئەوانەی ترکێن، دکتۆر جەمال ڕەشیە، دکتۆر جەمالیە لەگەڵ دکتۆر ئەحمەد شاڵی. وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی. ڕۆحێوانە شاد و بەڕاستی دکتۆر جەمال و کاک شەوکەت کۆچی دواییان کۆمانە ئێرەیە. بەڵێ وێنەیەکی زۆر جوانە ڕێز و خۆشەویستیمان بۆ ئەوانەی کە لە ژیان ماون. لەگەڵ کاک حاکم کەمال پێما بێ خاڵە زاپورزان بڕی خاڵە حەمەڕەشیدە. بەڵێ بەڵێ. هاوڕێتیتان چۆنە؟ وەڵا زۆر نزیکی. ئەوە وێنێکی تۆ کاک حاکم کەمالە. بەڵێ ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە بەڕاستی کەسایەتێکی زۆر خۆشەویستە. ئەمەش جەنابتی لەگەڵ کاک شازاد ساحیب خوا لێ خۆش بێت. ئەمە تورکیایە، ئەوە لە سەفەرا بووین بۆ بچین بۆ ئەمریکا، دایمەکە چوون بۆ داوەتێکردین کاک شازاد خوافیکا خزمەتێکردین، پیاوێکی زۆر بە خزمەت بوو. ڕۆحی شاد بێ بەڕاستی زوو بەجێ هێشتین. ئەمەش وێنەیە کە پێما بێ هەر لە ئەمریکا گیراوە، لە ئەمریکا گیراوە. بەڵێ لەگەڵ دکتۆر نەجمەدین و دکتۆر عوسمان بابانە. دەستەکان خۆش بێ. ئەمە وێنێکی تۆیە لەگەڵ خاتوو شێری تاڵەبانی لەگەڵ مامۆستا جەمیل قایمقامی هەڵەبجە بووجارە پێما بێ هەر بۆ هەمان ئیش چوون. بەڵێ ئەمەش هەر بۆ هەمان کار بۆ کار بۆ هەڵەبجە بوو. بەڵێ زۆر ڕاست. ئەمەش وێنێکی ئێوێ لە پاریس، ئەمەش لە پاریس لەگەڵ کاکوباد و شێری و کاک بەختیار و کۆمەڵە دکتۆری کرد. چی کۆی کردبوونەوە لەوێ؟ وەڵا هەر کۆبوونەوە بوو لەسەر هەڵەبجە و لەسەر کیمیاوی. هەر بۆ هەمان؟ بەڵێ بۆ هەمان مەبەست کار. ئەمە وێنەی توێیە لەگەڵ کۆمەڵێک لە کەسایەتی تر پوت سەدام ئەمە ساڵی 2000 تەبەنە و کاتێش تا سەدام نەڕوو. بەڵێ ساڵی 2000 ئەمە کۆبوونەوە کرا لە نیویۆرک. ئەمە لە مەرکەزی سەحافەی عالەمی ڕۆژنامە نووسیوانی عالەمی گیرە لە کۆمەڵێک نەجیب ساڵحی و سەفیە سوهێل و وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی کە هێشتا سەدامیش ماوە بەرزکردنەوەی ئەو شیعارە بۆ شێوەیە. بەڵێ ینی سەدام برێ بە مەحکەمە. بەڵێ ڕاست. دەستەکان خۆش بێ. وێنەکان زۆرن بەس پێم خۆشە دوای نوێنە لەم بەشە ئەم وێنێ پیشان بەم دیارە جەنابی لە کاتی وتار خوێندنەوە ئەو کوێ کۆبوونەوەیە من قسەکەم لەسەر ئاساری کیمیاوی و لەسەر تاوانەکانی سەدام لە هەڵەبجە و بەڵێ. دەستەکان خۆش بێ. کاترین پۆرتەرە وێنەکان زۆرن. دەستەکان خۆش بێ دکتۆر فرای هەمویان ناکەوین کۆمەڵێک وێنێ و یادگاری ترماوە پێم خۆشە بێکەوە بچین لەو دیواسیان کێ بەڵام وچانێکی کوردۆرەگرین دوای بەردەوامەبین. خۆشەویستان لە دوای وچانێکی کورد لەگەڵ دکتۆر فواد ئەحمەد بابان بەردەوامەبین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵ دکتۆر فواد ئەحمەد بابان لەگەڵتان بەردەوامین. دکتۆر گەشتینەوە قۆناغی کە جەنابەت لە دوای خوێندنەکە لە لەندەن ئەگەڕێتەوە بەڵام دێیتەوە بۆ سلێمانی و لێرە عیادەدانی لە خەستەخانەی جمهوری دەست بەکارەبی وەکو پزیشکوە ئەبی بەسەرۆکی بەشی هەناو ئەو ساڵانە لە هەشتاکان. لە کاتی ڕاپەڕینی 1991 وە لە ڕۆژی بە تایبەتی ڕۆژی حوتی سێ کە ڕۆژی ڕاپەڕینی شاری سلێمانی بوو بە ڕۆژی کە ئەمنە سوورەکە گیرا. دیارە ماڵی ئێوە ئەم خانووە زۆر نزیکن لە ئەمنە سوورەکە کۆڵانی ئەم دیوی ئەمنە سوورەکەنوە. ئەو ڕۆژە چی ڕوویدا ئێوە نزیکی ئەمنە سوورەکە بوونوە چی دبینی؟ بەڵێ لە ڕاستیە ئەو بەیانە هاتوچۆ قەدەغە کرابوو هیچ کەس بە دەرەوە نەبوو.
لەپڕ بەیانی چاوەڕێمان بینیمان پۆل پێشمەرگە لەم جادەیە هاتنە خوارەوە زۆر بە بێباکانە ئەجوڵانەوە بەڕاستیانێکیان جگەرەیان پێبوو جگەرەیانە کێشا هیچ ترس بە ناوچاویانەوە دیار نەبوو وردە دەستیان کرد بە تەقەکردن لە ئەمنە سوورەکە ئەوانی جوابیان نانەوە وتر ئەم ماڵی بەرامبەرمان پەنجەرەکانیان کەوتە خوارەوە شکا هەمووی ئیتر تەنگەتاو بوون لەسەرەوە تەماشام کرد گوێم لێ بوو ئەیان دوورکەونەوە کیمیایی بەکارهێنین لاوانی ئەم بەعسەکانیان بەڵێ لە ئەمنەکە هاواریانە کردیان دوورکەونەوە کیمیایی بەکارهێنین ئیتر منیش ماڵەوەم هەموو ڕاست پار مناڵەکان هەمویان خاولیان تەر کردبوو پێچیان حاضر کردو بۆ کیمیایی بۆیکی خۆمان حاضر کردبوو بۆی کیمیایی بەڕاستی ئیتر ڕاستیە هیچیان بەکار نهێنا بەڵام وردە تا هات تەقە گەرمترە بوو تاوای لێ هات 5-6 پێشمەرگە لە پاڵی دیواری ئەمنە سوورەکە لە پشتی ئێمەوە بەرتەقە کەوتن و هەمویان لەجێ خۆیانە شەهید بوون برینار بوونیان نەوەڵا شەهیدناریان هەر لەوێ شەهید بوون تر هیچ نەجوڵان دیمانن ینی لەسەر ئەژنۆ کەوتن هەمویان ئیتر وردە برینارە هات ئێمە دەرگامان کردەوە برینارەکانمان تەداویە کرد و خاڵەکانی کاوژ لێرە بوون لە بەغاوە هاتبوون ئۆتۆبیلیان پێبوو برینارەکانمان نەقلە کرد بۆ خەسەخانە هەتا دوو لە پێشمەرگەکان لەسەر ئەم قادرمانە ئێمە شەهید بوون بەداخەوە کوڕێکی گەنجی باڵا بەرزی درێژ جرێکی تازەی لەبەرا بوو کە شەرواڵ و براخانێکی لەبەرا بوو کەوتە خوارەوە بەرمەلی کەوت بوو پێشەوەی فریای هیچ پێوین ئەمری چۆن لەو دیو ئەتان هێنان بۆم دیو دکتۆر هەر خۆیان هاتن بەڵێ خۆیان هاتن بۆ ئەم دیو ئەیانزانی لێرە بەڵێ ئەیانزانی لێرە تەداویە کرێن تۆ هیچ کەلوپەلی پزیشکی ئەوشتانە بەڵێ ئەوانەمان هەبوو بەڵێ هەتا برادێک لەگەڵ پێشمەرگەکانە بوو جانتایەکی پێبوو هەنێ ئەدەواتی طبی و علاجی تیا بوو لە فافۆمانەی پێبوو وتیەوە دایانێم چونکە برایەکم شەهید بووە بێ بچم بۆ ناو بازار ئیتر جانتاکەی لە لای ئێمەدانا ئیتر من جانتاکەی ئەوم بەکارهێنا بۆ تەداویکردن و ئەوانەی پێچان و تەداوی بەسییتیان پێ بواە و ئەمان ناردن بۆ خەسەخانە یەکسەر بەداخەوە دیارە ڕاپەر ئەو حوشەمان هەمووی پڕ بوو لە خوێن وەزێکی زۆر ڕۆژێکی ناخۆشتان بەڕێکردوەچەنە ڕاپەڕی ناخۆش ڕۆژێکی شکۆدارە دوای ئەوە بەڵام ئەو ڕۆژە خۆی ڕۆژێکی ناخۆش و بەتابەتی بۆ ئێوە کە لێرە ئەمە زۆر ناخۆش نزیک لەو دیوشۆتەقەیانە کرد لەم دیوشۆتەقەیانە کرد ڕاست دەستەکان خۆش بێ لە دوای ڕاپەڕین تۆ وەکو پزیشک لەکوێ بەردەوام بووی دکتۆر لە جمهوری بەردەوام هەر لە جمهوری وەکو خۆت بەردەوام بووی دیارە دەستت کردو بە هەندێک کاری تر دیارە جگە لە کاری پزیشکی تۆ لە بوارە سیاسیەکە بەردەوام بووی و لە کۆمەڵێک ڕێکخرا و مافی بەردەوام بووم لە ڕێکخراوی ئاوانکردنەوەی هەڵەبجە بەردەوام ژیانەوەی هەڵەبجە بڵێ پاشان وەفدێکی بەریتانی لە بەریتانیاەوە بە سەرکردەی پرۆفیسۆر گۆزدن هاتن بۆ سلێمانی لەگەڵ کوین ڕۆبەرتە هاتن وتیان فلیمێکە گرین لەسەر کارەساتی هەڵەبجە منوتم ئەوە هەر فلیم نابێ ئەیکەن بە باسێکی علمی جوان ئیتر ئەو باسەمان ڕێخست و هاتن ئەوانیش موافقەتیان لەسەر کرد و دوایی زۆر چوین بۆ ئەمریکا لەسەر لە واشنگتۆن باسمان کرد لە کۆبوونەوەیکی گەورە ڕۆژێکی مێژووی هەیە لە ماڵی ئێوە و تایبەتی لەم خانووە ئەو ڕۆژێک کە خات و دانیال میتران بەڵێ بۆ بێرنار کۆشنەر کە ئەو کاتە وەزیری تەندروستی بوو لەوێ سەردانی سلێمانیان کردووە هاتوون بۆ ماڵی ئێوە کۆمەڵە کەسایەتی شار ئەو ڕۆژە لە ماڵی ئێوە میوان بوون نیگاخانیش خواردنێکی کوردەواری خۆشی بۆ دروست ئەمە ئەو ڕۆژەیە کە چۆن هاتن بۆ ئێرە وەڵا فەرەدریک مەسئولی هین بوو فرانس لێبەرتی بوو ناسیاومان بوو لە بەهۆی ڕێکخراوی مافی مرۆڤە ئەو پێشنیاری کردوتی حەزەکەین دانیال میتران بێ بۆ ماڵی ئەوە تر منیشتم بەسەر چاوە ئیترەوە بوو خۆمان حازر کرد و ئەو ئێوارەیە لە ماڵی ئێمە بوون کۆمەڵە کەسایەتی جوانی سلێمانیش لێرە دیارە لە پێشوازیە بوون بڵێ زۆر ڕاست ئەم خواردنانە نیگاخان دروستی کردێ بڵێ
زیاتر باسی چی کرا ئەو شەوە دکتۆر؟ وەڵا باسی وەزعی کورد کرا بەڕاستی پرسیارمان لە کوشنێر کرد کە باسی وەزعی کورد چی لێبێ وتی کورد بەدەست خۆیەتی یەکگرتوو بێ و داوای چیەکە خۆی بە باش ئەزانێ داوای بکە بەڵام مهم ئەوە یەکگرتوو بن زۆر ئەوان تاکیدیان لەسەرەوە کردەوە. زۆر کەی بوو ئەو ساڵی 92 مانگی پێنجی ساڵی 92 دەستەکانە خۆش بێ دکتۆر دیارە تۆ لە پێشەوەی مەسەر قۆناغی کاری پزیشکی لە دوای ڕاپەڕین و ئەو کارانەی ترکە کردوتە پێم خۆشە لەسەر وێزگەیەکی ژیانی تۆ بوەستیت ژیانی هاوسەری پێما بێ لە کۆتایی ساڵی 60ەکان لە 1960 ژیانی هاوسەریت پێکێناوە ئەو ساڵانە لە بەغدا بوو یان لە حەلە بوو چۆن ژیانی هاوسەریت پێکێنا لەگەڵ چێ ژیان وەڵا لەگەڵ نیگای کامل ئەمین خوشکەزای ژنی کاک حکمەتم بوو تێکەڵاییمان هەبوو لەو ڕۆوە ناسیایم پێیاکە لەگەڵ یاو پێنام ماڵگا حکمت لە بەغا بوون لە بەغا بوونەوە هاتو چۆی ئێمەیانە کرد لە هەڵەبجە تۆ ژۆ کاتە لە حیلە بوو یا چۆی بەغاتە کردتر لەوێ ئەمە بینی بەڵێ هاتو چۆی بەغامە کرد زۆر ڕاستە ینی هەر بە سوتفە ئاوا دروست بە سوتفە بەس تۆ لە 1960 ژیانی هاوسەریت پێکێناوە ئەم وێنەیە لە 14 نیسانی 1966 گیراوە وێنەی نیگەخانە بەس چیە کالایتە خۆمە ساڵێک پێش ئەوەیە بەڵێ عەلاقەمان نەبوو ئەوەی ئەترافە کردو زۆر پێش دەستەکان خۆش بێ ئەمە وێنەیەکی کاتی جارە هاوسەریتانە سەرەتای ژیانی هاوسەریە بێکەوە دیارە لە بەختا وێنەکەتان گرتووە ئەم وێنەیە ئەو وێنەیە کە ئەمە ڕۆژمارەبڕینە لە ماڵی کاکامیلە ئەو کەساتیانە شێن کە ئەوە کاک حکمەتەوە ئەمە ژنەکەی کاک حکمەتەوە ئەمە ژنی کاک نووریە و ئەمە ئامۆزای نیگایە ئەوە نیگایە ئەومە خۆم و ئەمەش گوڵزارخانە ژنی کاک جەلالی خاڵۆزامە وێنەیەکی جوان و یادگارێکی جوانی ئەو ساڵانێ دیارە تۆ باوکی نیگەخان کاکامین هیچێک لە کەسایەتی دیارەکان و یەکێک لە دامەزرێنەرانی ڕادیۆی کوردی لە بەغدا و هەرخۆشی پێشکەشکار بوو لە هەمان ڕادیۆ کەسایەتێکی جوانی هەبوو ئەو ساڵان ئەمە وێنێکی کاکامیلە ئەمە دیارم ساڵانی خیرە ئەمە نەخۆش بوو لە کاتێک بەداخەوە هاوڕێجیتان چۆن بوو لەگە کاکانی وەڵا زۆر تێکەڵاو بوو زۆر تێکەڵ ڕۆحی شاد بێ ئەمە وێنەیەکی تۆ نیگاخانە جارە سەرای هاوسەریە لەم هاوسەرگیری شەر مناڵتانەیە دکتۆر 4 مناڵ سێ کچ و کوڕێک سێ کچ و کوڕێک تەمەندرێژمی ئینشەڵا هەمویان ژیانیان پێکێناوە ڕۆشن لە دەروی وڵاتنیان لە شتێکیان لە دەرەوەی باخەکەی تریان لێرن ئەوان تریان لێرن کەسیان بوون بە پزیشک خۆت کوڕەکەم پزیشکی دانە دکتۆر کاوە دەستەکانە خۆش بێ ئەمە وێنەیەکی ئێوەیە لەگەڵ دوان لە مناڵەکانە دیارە ئەوە کاوە ڤیانە ئەمە وێنەیەکی ئەوەی ساڵی 67 پێما بێ بوونەواسە ئەوە بەغایە بەغایە ئەوە کێ لەگەڵتان ئەوە برای نیگایە نیازیە دەستەکان خۆش بێ وێنێشی ئەمەش تۆ یەکێک لە مناڵەکانە مەشکاوەیە وێنەکان زۆرن تۆ کە سەفەری لەندەنت کرد مناڵەکانش لەگە خۆت برد ئەو ساڵانی کە لە لەندەن بووی وەڵا لە بەغامانەوە بە هاوینانە هاتن بۆ لام هاتن بۆ لە ئەو کاتە چەند مناڵت هەبوو کە لە لەندەن ئەوانە سێ مناڵم ئەمە وێنێکی تۆ مناڵەکانە لە لەندەن گیراوە وێنێکی تۆ کاک فاروق پەخشانخانە و نیگاخانە وێنەیەکی جوانە بەڕاستی ڕێز و خۆشویستیمان بۆ ئەوانیشەیە ئەمەش وێنێکی خێزانیە پێما بێ کاکامیل وان شتی ئەمەش هەر لەندەنە بەڵێ ئەمە لە لەندەنە ئەمە دکتۆر نایف حەسوونیە برادرم بوو ئەمری خوای کرد خسایی چاو بوو دەستەکانە خۆش بۆ ساڵانە کە لە لەندەن بووی تۆ پێشتریش باسی وت کە مامۆستا برای محەممەدت ناسی ئەو ساڵانی کە تۆ لە لەندەنی پێما بێ ئەوش لەوێ محمەد لە هین بوو لە لەندەن بوون بەڵێ لەوێش هاوڕێستانیانی یەکێکتان نبینی هاتو چۆمانە کرد خوافیکە ئەمە وێنەیەکی هەر ئێوەیە یارە و ساڵانە لە لەندەن گیراوە ئەمەش وێنەی کۆمەڵێک لە مناڵەکانە وێنەی کاکاوەی
عفو ئەمە کامیانە ئەمە ئەڤینە لەگەڵ مێردەکەی باعیز لەگەڵ مناڵەکانیان زۆر ڕاستە دەستەکانە خۆش مەمە ژوێنەی ئەمەش وێنەی شادانە مناڵەکانە لەگەڵ چەند مناڵەکان. نەوەت هەیە دکتۆر قوربان تقریبا حوت بەڵێ تەمەند درێژ بن ئینشەڵا بەڵێ ئەمەش پەیوەندی چۆنە لەگەڵ شادان و- یانە وەڵا طبیعیە ئەمە ڤیانە و لەگەڵ شادان بەڵێ ئەمەش ئەمەش کاکە کاکاوەیە. دکتۆر کاوەیە لە دیارە وێنەکانیان زۆرە تەمەند درێژ بن ئینشەڵا ئەمەش ئەڤینە لەگەڵ بەڵێ مناڵەکان هەمیان خوێندنیان تاو کردووە بەڵێ مامۆستان بەڵێ کاکاوەش دکتۆری دانە. دکتۆری دانە بەڵێ دەستەکان خۆش بێ شادان. دەمەند درێژ بن ئینشەڵا خوای گەورە بۆ یەکتان بێڵێ بژی لەگەڵ خێزانێکی بەختەوەر خوای گەورە تۆ نیگاخانیان بۆ بهێڵێ ئەمەی کە لێرەیە دکتۆر خەرمان بەرەکەت ئەمە کۆمەڵێکە یا ژمارەیەکی کەمە لەو بڕوانامانەی کە تۆ لە ژیانی پیشەی خۆتا بەدەست هێناوە بەڵێ ئەمە بڕوانامەی کۆلێژی پزیشکیە بەڵێ. لە 1965 لە بەغدا و ئەترەمانە هەمووی ئەمە بڕوانامەی لەندەنە بەڵێ کولیە شاهانی بەریتانیا لە لەندەن و ئەمانە کۆمەڵێک بڕوانامەی ترەکە لە بواری پزیشکی و لە بواری تر بەڵێ. بەدەست تێناوە دەستەکانی خۆش بێ ئەزمونێکی خۆش بێ، سپاس. دەوڵەمەنە سەرڕێم هەموو سەرقاڵیە بە سیاست بە پزیشکی بەڵام لە بواری کتێبیشدا نەبڕاوی ینی کتێبخانەیەکی جوانت هەیە بەڵێ. هەرچەنە بەشبەشت کردووە ینی من سێری ماڵەکەتم کرد لە هەموو سوچێک کتێبخانەیەکی پشکۆلەی لێ ینی ماشەڵا کتێب زۆرە دکتۆر زیاتر چیە خوێنیتەوە وەڵاهی هەموو چەشنە ئەمە چەشنە ئەمە چەشنە کتێبەکانی خۆش دیارەتەوە لە ژیانی خۆت کۆمەڵە کتێبت هەیە بەڵێ کۆمەڵە کتێبت وەرجێڕاوە بیرەوەریەکانی خۆشت بەڵێ بیرەوەریەکان و نووسیوەتەوە. هونەری بەختەوەری و ئادەم و حەوا ناکۆچەکانی ئادەم و حەوا بڵێ بەداخەوە نوسخەم دەلانیە لەگەڵ ئەم دوایە بیرەوەری ڕێگاندیم تەرجمە کرد دەستەکان لە خۆش ئینگلیزیەوە بۆ سەرڕای و هەموو سەرقاڵیە ئەنی توانیتە ئەو کارانش بکەی بیرەوەریەکانیش بەڕاستی کارێکی جوانە من هەنێکیم لێ خوێنەوە ینیشتی زۆر گرنگی تایە بۆ مێژوو منی وادارم چاپی بکەیت و چکە چاپی نەماوە شڵا بە چاپێکی نوێ بە چاپێکی ترکەوتەوە بەردیدی خوێنەر دەستەکان خۆش بێ پێم خۆشە بێکەوە بچینە دەرەوە بەڵێ سەردانێکی خستەخانم بکەین بەیادی ئەو ساڵانەوە باسی ئەزمموی پزیشکی تۆ هەندێک وێنەی تر بکەین باشە زۆر فەرموو. دکتۆرێرە نەخۆشخانەی جمهوری کۆنە بەڵێ، ئەو بینایە کە بەڵێ، تۆ ساڵانێکی زۆر لێ لە لە هەشتاکان ساڵی هەشتا بەڕێوەبەر بووین. داوامم کردووە سەرۆکی بەشی هێناو بووم هەر لەم هەر لەم لەم خەست چەند ساڵ لێرە بووی دکتۆر وڵا تاوەکو 2005 لێرە بوو تا 2005 بەڵێ. یار ئێستا جاران پیانەوە نەخۆشخانەی جمهوری اینجا من نازانم بۆچی ئەو ناوەشیان لێنا وەڵاهی تر بڵم چی لە دوای ڕاپەڕینەوە بەڵێ بەڵێ لە ئێستا دیارە خەستەخانەکە گۆڕاوە بۆ بە نەخۆشخانەی دەرونی دکتۆر هێمن شەید دکتۆر هێمن تۆ ساڵانێکی زۆر لێرە لە بەشی هەناو بوویت من کۆمەڵێک وێنەم پێیە دیارە وێنەی ئەو ساڵانەیە کە تۆ پزیشک بووی یان کاری پزیشکیت کردو ئەمە یەکێکە لەو وێنانە ئەمە ئەندامێکی UNHCR بوو هاتبوو بۆ خەسەخانە لە شعبەی نەعاش من ئەوە خەستەخانەی جمهوریە ئەم قەسەخانەیە لەو شعبەیە ئەوەی نەعاش بوو ئەوەی بەرامبەرمان زۆر ڕاستەوەش پەرستار و پزیشکەکانی ترە لەگەڵتانە بەڵێ دکتۆر تۆ لەو کاتێک کە لێرە با بڵێن پزیشک بووی لە خەستەخانەی جمهوری لە عینەن کاتە عیادەشت هەبوو لە جادی ئۆرزی کەی چوویتە زانکۆی سلێمانی بۆ کۆلێژی پزیشکی هەر لە ساڵی هەشتا ئیترەوە بۆ هەشتاویەک جامیعە نەخڵ کرا بۆ هەولێر بۆ هەولێر تاوەکو پاش ڕاپەڕین گەڕانێرە کە گەڕانیانەوە دووبارە داوام کردەوە لە جامیعە چیتەوە جامیعە بەڵێ لە کۆلێژی پزیشکی چەند ساڵ لە کۆلێژی پزیشکی مامۆستا 2005 لە کۆلێژی پزیشکی بوو مامۆستا بووی بەڵێ پێما بێ لێش هەر بوویتەوە بە سەرۆکی بەشی هەناو بەشی هەنا دیارە ساڵانێکی زۆر مامۆستا بووی کۆمەڵێک دکتۆری ئازیزی ئەو ساڵانە ئەمە وێنی جەنابتە و کۆمەڵێک پزیشکی دکتۆر علی سعید کە کاتە سەرۆکی زانکۆ بوو دکتۆر تایر هەورامیە و دکتۆر وەزیر بوو دکتۆر هینە دکتۆر کەمال ئەحمە ڕاستە
دیارە خوێنکارەش لەگەڵتانایەوە دکتۆر بۆتانە کوڕی دکتۆر دلێرە بڵێ دەستەکانە خۆش بێ وێنەیەکی جوان و یادگارێکی جوانە ئەمە ژوێنەی جەنابتە دکتۆر ئەو کەسایەتیان تر چێن لەگەڵتا ئەمە هەر سەردەمی کاری پزیشکیە بەڵێ ئەمە دکتۆر جەمال ساڵح ئەفریقا لەگەڵ دکتۆر محەممەد شێخانی لەگەڵ دکتۆر تەها مەحوی زۆر ڕاستە دکتۆر لە ئەو ساڵانەی بەتایبەتی نەوەدەکان و تا ئەم ساڵانە ژانی خستەخانەی جمهوری و جامیعەکە دوو تەنها خستەخانە بوون کە زۆر لۆدیان لەسەر شاری سلێمانیانی خەڵکێکی زۆر هاتن بەر دەرگاکی دایمە نایانێش کەس بێت قەرەباڵغ و یانی کاتی باسی ئەوما کردم ئەگەر لەم دەرگایە باتیایەتە ژوورەوە بۆ خستەخان وای ڤیزەیشن گلی وەرگرت بێ زۆر بووین وەگەر لە خستەخانەکە باتیایەتە ژوورەوە ئەمە وێنەیەکی ترە وێنەیەکە کە سەرۆکی لوژنەی تەندروستی بووم لە پەرلەمان بۆ سەردانی خستەخانەی وەفدێک بووین لە لوژنەی تەندروستی سەردانی خستەخانەی هیوامان کرد لە سلێمانی دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنەی کۆمەڵی خەرکەسایەتی و پزیشکن لە سلێمانی بەڵێ جەنابەت ساڵانێک لە زانکۆ بوویت ئەمە وێنەیەکی ئەو کاتەیە دیارە بەڵێ ئەمە مناسبەکە چییە؟ مناسبەتی باسکردنی تەقیمی تەلەبەیەکی ماستەرە بەڵێ جەنابیشت من بەشدار بووم لە لوژنەی لێکۆڵینەوە ئەم وێنەیە دەرەوەی وڵاتە جەنابچی و دکتۆر عەلیسایی بەڕەحمەت بێ دکتۆر یادگارە و دکتۆر یادگارە ئەمە پاریسە بۆچی چوون؟ بۆ مەسەلەی چەکی کیمیایی و ئاساری لەسەر دانیشتوانی کوردستان زۆر ڕاست ئەو ساڵانە لە زانکۆ مامۆستا بوویت؟ بەڵێ ئەمە ژوێنەیەکی جەنابتە و کۆمەڵێک دکتۆری عەزیز مؤتەمەرێکی طبیە لە سلێمانی گیرەوە چێن ئەو کەسایەتیانە؟ ئەمە دکتۆر جەمال شەفیقە ئەمە دکتۆر ئازاد ئەحمە ئەمە دکتۆر خوا ئەفریقا هینە برادەرە عەمری خۆی کردەوە دکتۆر یادگارە ئەمەش دکتۆر هینە برادەرێکی ترە جەراحە دکتۆر جەمال ساڵحە دەستەکانە خۆش بێ وێنەیەکی جوانە ئەم وێنەیە ئەم پێما بێ ئەمە ئەنجومەنی کولیەی طبە کە من ئەندامی ئەنجومەنی کولیە بووم ئەوکاتە دکتۆر عەلیسایی ئەمیدی کولی پزیشکی کولیە بوو ئەمە دکتۆر فەریدون قەفتان ئەمە جەمال ڕەشیە ئەمە دکتۆر نزارە ئەمە دکتۆر ئومێدە ئەوە دکتۆر تاهیر هەورامیە ئەمانش دکتۆر وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی ئەم پزیشکانە هەم پزیشکی دیاری کوردستان ئەم ساڵانێکی زۆر لە کۆلێژی پزیشکی لە نەخۆشخانەکان خزمەتی گەورەیان کردو دیارە وێنەکان زۆرن ئەمە شوێنە کۆمەڵێک پزیشکن بێکەوە ئێمە بچون بۆ سەیران لە سەیرانەوە دکتۆر نێهات فازڵ لە خوا ئەفریقا و دکتۆر عوسمانە ئەوەش دکتۆر محەممەد شێخانی ئەوە منم ئەوەش دکتۆر دلێرە زۆر ڕاستە دەستەکان خۆش بە دکتۆر وێنەکان زۆرن تۆ ساڵانێکی زۆر وەکو پزیشکی خزمەتت کردەوە پێما بێت تا ئێستش بەیانیان هەرۆکو پزیشک نەخۆشخانەی هەرێمی لەوێ کارەکەی تا چەند دکتۆر ڕاهاتووی لەگەڵ میشەوە میشت وڵی خۆشەکە لەگەڵ عمرایە لەگەڵ عمرایە قەت ڕۆژێک لە ڕژان پەشیمان نەبوویت پەشیمان نەبوومەوە یارە خزمەتێکی بەرچاو کرد بە تایبەتی پزیشک ینی فرسەتێکی گەورەیە خزمەتی خەڵک بکەیت زۆر ڕاستە دەستەکان خۆش بێت دکتۆر من هەندێک وێنەی ترم لەلایە دیارە تۆ ساڵانێک ئەندامی پەرلەمانی کوردستان بوو و لە کۆمەڵێک ڕێکخراویش کارت کردو پێم خۆشە بچینە دەرەوە باسێکی ئەوانە و هەندێک وێنەی تر سێر بکەین دکتۆر جەنابەت لە تەنیشت کاری پزیشکی و لە تەنیشت ئەو کارانەی تر کە کردوتە ئەم لە بواری سیاسەت و ئەوانە لە ساڵی 2005 خۆت هەڵەبژێری بۆ ئەندامی پەرلەمانی کوردستان و دەرئەچی وەبی بە ئەندامی پەرلەمان چۆن ئەو بڕیارەتدا بچیتە پەرلەمان؟ خوا ئەفریقا نەوشیروان برادەرێکی کۆنم بوو یەکێتی قوتابیانەوە لە شەستەکانەوە برادەر بووین ئەیتر ئەو کۆی نرد بۆ لام خزمی بوو تەکلیفی لێ کردم وتی حەزەکەم ئەو لەسەر لیستی ئەمە بێ بە ئەندام پەرلەمان ئیتر حەزم نەکرد قسەکەی ئەو بشکێنم چیتە پەرلەمان چوومە پەرلەمان تا چەند جیاواز بوو ئیشەکە لەگەڵ ئیشی خۆت و وەڵی چونکە ئیشی تەندروستی بوو هەر نزیک بوو لە ئیشەکەی خۆمەوە چونکە سەرۆکی لژنەی تەندروستی بووم
سەرپەرشتی خەسەخانەکان و پێویستی خەسەخانەکان و پێ دەرمان و پسوەڕێکی خۆچیتەوە بەڵێ لیژنەی چوومە ئەو لێژنەیەوە لەبەرەوە ئەو برادرانی لەگەڵ مابوونەوەنیش هەموو دکتۆر بوون لەوێ لە پەرلەمان ڕاست سەردانی وەزارەتی سەحمانە کرد سەردانی خەسەخانەکانمانە کرد سەردانی چاکسازیەکانمانە کرد چونکە مەسئولی لژنەی کۆمەڵایەتیش بوون لە عینی ژینگە و کۆمەڵایەتی و تەندروستی و لە عینی وەختە لەبەرەوە وەختێکی باشمان بردە سەر ئەزمموی پەرلەمانتاری خۆ چۆن هەڵەسەنگێنی و ماوەیە باش بووم چونکە بەڕاستی ئیشی خۆمان زۆر بەڕێک و پێشیە کرد و لە کاتی ئیزرابی تەلەبەکانی کولی طبی سلێمانی و هەولێر و دهۆک کە داوایانە کرد کە نابێ تاعین ببن بە عقد من پشگیریم لێکردن لە پەرلەمانە لەبەرەوە دەستخۆشیێکی زۆریان لێکردین زۆر ڕاست لە 2009 لە دوایەوەی کاری پەرلەمانتاری تەواو بوو پێما بێتی نەگەڕایتەوە بۆ زانکۆ نەخێر نەگەڕامەوەوازم لێنە لە ئەیادە بەردەوام بوویت لە ئەیادە بەردەوام بووم تاوەکو تقریبەن 2010 چوون بۆ ئەمریکای تەکە بەجارێ واز بۆچی چووی بۆ ئەمریکا دکتۆرە 2 ساڵە وەڵاهی بۆ سەرپەرشتی ماڵەوەمان تۆزە نەخۆشی هەبوو کشەکەشم لێ بوو تر بە فرسەتم زانی هەر خۆت و نیگاخان چوون ئەمریکا و بەڵێ بەڵێ 2 ساڵ لەوێ مایتەوە بەڵێ 2 ساڵ لەوێ مامەوە کە گەڕایتەوە ئەیادەکە نەکردەوە نەکردەوە ئێتر لە دوای ئەوە جایکتر نەچیتەوە هەتا ئێستاش ڕاستە دەستەکانە خۆش بێ من هەندێک وێنم لەلایە دیارە هی کۆمەڵێک قۆناغی جیاوازی کارکردنی تۆیە ئەم وێنەیە بەڵێ ئەمە مؤتەمەری ڕێکخراوی مافی مرۆڤە لە دهۆ گیرگرتمان ئەم ڕێکخراوی مافی مرۆڤە دکتۆر تۆ لە کێوە تای بەژار بوون بەڵێ هەر لە سەرەتاوە بەڵێ لە ساڵینەوە دیارە کار و چالاکیتان زۆرە من لە وێنەکانە بینیم زۆر وێنەی چالاکیەکانی ئەم ڕێکخراوی مافی مرۆڤت هەیە و زۆرمان هەبوو لە هێن لە وەرفەی تیجارەی سلێمانی زۆر ڕاست و کاکساڵ سەرپەرشتیە کردخوا ئەفریقا تاما بوو ڕاست ئەم وێنەیە کۆمەڵێک پزیشکی دیار و خۆشەویستی بەڵێ ئەمە سەردانی دکتۆر ئەنوەر شێخەمان کرد کە لە قەسەخانە دەرچوو بوو بە بۆنەی نەخۆشیەوە ترەمانە هەموو یاروەی لەم سەرۆسا خالی خۆش بە دکتۆر بەکرە دکتۆر فەریدونە دکتۆر حلمیە دکتۆر مۆفەقە دکتۆر ئەحمەد شاڵیە دکتۆر ئەنوەر شێخەیە دکتۆر حکمت بابانە دکتۆر نەوداد عتارە دکتۆر حەمەد جەزایە منم دکتۆر پزیشکە دیارەکانی بەڵێ سلێمانین ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە ڕۆحیوان شاد بێ کە کۆچیان کردو ئەم وێنەیە پێما بێ یابانە بەڵێ ئەمە یابانە ساڵی 2007 وەکو لەژنەیەکی پزیشکی داوت کراین لە شنەبای یابانیەوە بۆ یابان زۆر ڕاست ئەم وێنەیە کاگۆمەر فەتاح هەدیەگەیا بە جەنابەت بەڵێ ئەمە حەفلەیەکیان کرد نەقابەی پزیشکەکان لە سلێمانی بۆ ڕێزلێنان لەو دکتۆرانەی لە 25 ساڵ زیاتر خزمەتیان هەبوو جەنابشتیێک بووی لەوانە یەکێک بووم لەوانە ئەمە ژوێنەیە کە پێما بێم وێنەی ئەردەنە بەڵێ وەزیری خارجی ئوردونە پێشوازی لێکردین و ڕێزلێنان بوو بۆ پاژەوەی کەوا کۆبوونەکە دیارە چالاکیەکان زۆرن دکتۆر لە زۆر کار و چالاکی پزیشکی ناپزیشکی حکومی سیاسی کەیسی هەڵاوجا ینی خزمەتی زۆر کردو فەڕاستی جێگەی ڕێز و تەقدیرە ئەمە وێنەیەکی ئێوەیە لە بەردەم مۆزەخانەی لۆڤەرە لە پاریس بڵێ ئەمە جەمال پاڵانیە ئەمە شێریە ئەمە دکتۆر حەمەد نەجم ئەمە دکتۆر کاوەیە وێنێکی زۆر جوانە دیارەوە هەرە و سەردانێکە بۆ بڵێ ئەم وێنەیە کوێ دکتۆر و ئەم کەسایەتیانە شوێن نەگەن ئەمانە یابانن ئەو وەفدە طوبیە کەوا چوون بۆ یابان دکتۆر وەرزێرە و دکتۆر حەمەمین ئیسماعیل حەمەمین بەڵێ وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی دەستەکانە خۆش بە دکتۆر بژی بە قوربان خزمەتێکی گەورەت پێشکەش کردو بەڕاستی لە هەموو بوارەکانە ئێمە ئەمڕۆ زۆر مانومان کردی زۆرداری تەندروستی باش بێ هەمیشاوە بەگەشتی بتبینین چاومان ڕوون بوو زۆر زۆر بەڕاستی زۆر زۆر خۆشحاڵ بین زۆر گەورە بووین پێی بەڕاستی دەستەکانە خۆش بێ بە هیوای سەرکەوتن بۆ جەنابێت و هەموو خزمەتانی کە کردوتە بەڕاستی بەم شارە بە کوردستان
مێژوو بە ئاوی ئاڵتون بۆتانە بژی بە قوربان دەستەکانە خۆی زۆر زۆر سپاس دەکەم. خۆشەویستان بەم شێوەیە هاتیینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافیش تا بەرنامی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان.